ئەگەر بە شێوەیەکی زۆر خێرا چاو بە مێژوودا بخشێنین ئەبینین لە سەردەمی دەسەڵاتی عوسمانیەکەەوە بۆ سەر ناوچەکە هەمیشە چاویان لە کۆی ئەو جوگرافیانێ دەوروبەریان بڕێەوە حەزیان کردووە کۆی ئەو نەتەوە و ناوچە جیاوازانە بخەنە ژێر کۆنتترۆلی خۆیان و بە هەموو شێوەک تەنانەت هەر ملەتێک ڕازی نەبێت جینۆسایدیان کردووە شوناسی نەتەوەیان سڕیوەتەوە و دوجار لە سەردەمی دەوڵەتی تورکیا یاخود دامەزرانی دەوڵەتی تورکیا ئەم هەستە بەردەوام بێەوە و کەمال ئاتاتورک ئەوێت دیسان بە هەمان عەقڵەتی داگیرکاریەکانی پێشووی سیستمی دەوڵەتی عوسمانی ئەو ناوچانە کە پێشتر لە خەونی ئەوەدا بوو لەژێر ئەزمموی خۆیان لەژێر هەژمونی خۆیان بمێنێتەوە ئەتوانم بڵێم ئێستا سوڵتانەکان ئەوەی سوڵتانەکان لە ڕابردووە بیان نەکراوە لە ئێستا ئەردۆگان لە هەوڵی ئەوەدا لە خەونی ئەوەدا ئەم خەونەی سوڵتانەکان بێنێتەتی بە ناوی ئەوەی کە بیانووی جیاواز کە جارێک یەپەگەیە جارێک هەدە پێ ئەردۆگان سوودی لە پەرتەوازەی کۆمەلگای کوردی بینیوە سوودی لە ناتەبایی حزبەکانی کوردستان بینیوە و سوودی لەو بێدەنجەی کۆمەلگای نێودەوڵەتی یاخود دەسەڵاتە زلهێزەکانی جیهان بینیوە بۆیە ئەوەی هەژمونی خۆی بەسەر ناوچەکە زیاتر و فراوانتر کات و پێم وایە ئەگەر ڕێگەی لە نەجیرێ ئەزمونێکی تاڵمان پێشکەشە کە دوجار هەموو لە کۆمەلگەی باشوور و لە پارچەکانی کە باجێکی قورسە دەین ئێمە هەتا ماڵەکانمان یەک نەخەینەوە و هەتا خۆمان ڕێک نەخەینەوە و هەتا حەزبەکان لەگەڵ یەکتری ئاژ نەبنەوە هەتا لە کۆمەلگەی باشوور بە جددی لە یەکتریمان خۆشنەوێ هەتا کۆی حەزبەکان لەسەر ئاستی هەموو پارچەکانە یەک دەنگ و تەبا نەبین دوجار لەم درزانەوە دوژمنەکان دێن سوود وەرەگرن و ئەزیەتمانە دەن و ئەزمموی ڕابردوومان کە بەخوێن تا ئێستا بنیان نراواتوانم بڵێم هەمووی لەبار دەچێت وەکوەزانێت لە دوای ساڵی 1924ەوە کە پلانی سایکزبیکۆ کە دەوڵەتە زلێزەکاندایان لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەشێک زۆربەی خاکی عوسمانیکەوە ئەو کاتە لە سەردەمی عوسمانیە دابەش کرا بەسەر ئەو دەوڵەتەکانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یەکێک لەو دەوڵەتانە بۆ نمونە ئەکەوێتە میساقی لە ویلایەتی مسڵ و باشووری کوردستان ئەگرێتەوە. ئەم پلانە هەل لە سەری سیاسیەکانی تورکیا بوو بەڵام لە دوای هاتنە سەر تەختی ئۆردوغان بە حزبی ئاکپ بە توندی و بە خەستیش لەسەر ئەم پلانە کرا دەبینی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانی زۆر بەچاوڕوونی و پێشەنگی ئەو پلانەی دەوڵەتی تورکن دەبینین لە ڕووی ئابووری و لە ڕووی سیاسی و لە ڕووی سەربازی و لە ڕووی استخباراتی و بە هەموو شێوەیەک مەجال بۆ دەوڵەتی تورکیاکەن بۆ ئەوەی بێ دەست بگرێ بەسەر ئەو ناوچەی کە پێشترین خۆی بووە. دیارە ئێمە وەکو کۆمەڵانی خەڵک هیچ چاوەڕێی نین لە دەسەڵاتدارانی باشووری کوردستان کە بەر بەم پلانەی دەوڵەتی تورکیا بگرن ئەوەی ئەکرێت لەسەر خەڵک بە بایکۆتکردنە بە چالاکی جۆرا و جۆرە کە ڕێ بگرن لە پلانە کە دەوڵەتی تورکیا ئێستا بەتەمایەتی. ئەمەی تورکیا ئێستا ئەیکا بەرامبەر بە کورد ڕقێکی زیاتر لە 100 ساڵە دەوڵەتی تورک بەرامبەر کورد هەیەتی بە بێ جیاوازی کە هەموو دین و نەتەوە و هەموو ئەوەی کە پەیوەندی بە کوردستانەوە هەبێ لە سنووری دیاربەکرەوە هەتاوەکو کۆتا سنوور کە سنووری کوردستانە. ئێستا ئەمەی تورکیا ئەیکا بەناوەی ناوچەی ئارام و بەناوەی ئەوەی کە خۆی پێڵێ ناوچەی ئارام و دروستکردنی پشتێنەی ئەمنی ئەمە زیاتر داگیرکردنی خاکی کوردستانە لە ڕۆژاوای کوردستانەوە لە باشووری کوردستان هەر لای ئێمەش یعنی ئەمەی تورکیایکە ویستیەکی تەماحی داگیرکاریە بۆیە ئێمە پێویستەکە بە هەموومانەوە هەموو باشووری کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان و تا ئێستاش ڕاستی درێغی نەکراوە ئەم خۆپیشاندان و بایکۆ دەکراوە هاتنی گروپێکی میت یان هەر گروپێکی سەر بە تورکیا یان هەر کوردێکی جاشی خۆفرۆش سەر بە تورکیا هەمووی مشکلە بۆ کۆنگرەی نەتەوەی کورد دروستەکە و کۆنگرەی نەتەوەی کورد پێویستەیەکی حتمیە ئەمڕۆ بێسبەی نێبێ هەر کاتێک بێ بۆ کورد.